بەپێی گرتەیەکی ڤیدۆیی هێزەکانی ئاسایشی پارتی لە بازگەی پردێ دوای ڕێگریکردن پەلامەری ئۆتۆمبیلەکەی سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵە دەن و هەوڵەدەن بچنە ناو ئۆتۆمبیلەکەوە. ئێمە بەجددی داوای ئیجراتەکەین لەو ڕووە وتەبێژی کۆمەڵیدانی ڕێگریەکانی ئاسایشی پارتی لە پەرلەمانتارەکەی کۆمەڵ لە بازگەی پردێ دەکات و ڕای دەگەێنێت ئەو کردەوانە زیان بە هەوڵی چارەسەرکردنی کێشە سیاسیەکان دەگەێنێت. فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی واژۆیان لەسەر بەیاننامەی دانەکردنی ڕێگریکردن لە دوو پەرلەمانتارەکەی هەرێم نەکرد کە شەوی ڕابردوو لەلایەن ئاسایشی پارتیەوە لە بازگەی پردێ دەست بەسەرکران. ئاردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی بۆ گفتوگۆکردن لەسەر کێشە سیاسیەکان لاولێر کۆبوونەوە بە پێ ڕاگەنراوی کۆبوونەوەکەش تەنها بڕیار لەسەر بەردەوامی کۆبوونەوەکان دراوە. هێزە عێراقیەکان چوار گەڕەکی دیکەن لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە و پێکدادانی توندیش لە چەند گەڕەکێکی شارەکە بەردەوامە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵ هاوکارم دانا محەممەد گەشتی بەرفراوانی هەواڵەکانی کاتژمێر هەشتان پێشکەشەکەین. سپاس. بەپێی گردەیەکی ڤیدۆیی کە تایبەت دەست پێیان کەوتووە تێیدا ڕێگریکردنی ئاسایشی پارتی لە پەرلەمانتاران سۆران عومەر و عالی حەمە ساڵح لە بازگەی پردێ لەلایەن چەکدارانی پارتیەوە دەردەکەوێت. بەپێی گرتە ڤیدۆیەکە چەکدارەکان هەوڵ دەدەن بچنە نێو ئۆتۆمبیلە تایبەتەکەی سۆران عومەر کە خێزان و منداڵەکانی لەگەڵیدایە. مە لە کاتێکدایە شەوی ڕابردوو ئاردوو پەرلەمانتار سۆران عومەر و عالی حەمە ساڵح لە بازگەی پردێ لەلایەن چەکدارانی پارتیەوە ڕێگریان لێکرا بچنە شاری هەولێر و دوایی دەست بەسەرکردنیان بۆ ماوەی 2 سەعات گەڕێنرانەوە بۆ شاری سلێمانی. ناهێڵن داخڵ ببین و ئەڵێ تەقاعەتی وەڵا بۆ ئەو برادەرانی کە لێرە دادناون ئاساییشی ئەم وڵاتە بپارێزن 20 دانە چەکدارە سەحبی تفەنگیان 20 دانە چەکدارە سەحبی ئەگەڕینەوە ئێمە 20 دانە کەسان چەکی ڕاکێشاوە ئەو درۆیە نابێ بڵاو بێتەوە دوایە زانم ئاسایی دواتەوە. کامێرەکان لاتان کامێرەکانتان موبایلی بەداخەوە بۆ ئێوە. لەبارەی ڕێگریکردنیان لە بازگەی پردێ بۆ چوونە نێو شاری هەولێر سۆران عومەر و عالی حەمە ساڵح لە نووسینگەی پەرلەمانی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و پارتی دیموکراتیان بە پێشێلکردنی بنەماکانی مافی مرۆڤ و کاری پەرلەمانتاری و زەخکردنەوەی دوو ئیدارەیی وەسف کرد. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیان نازانن بە چ هۆکارێک گەڕانەوەیان بۆ هەولێر لێ قەدەغە کراوە. ئەو کارە پارتی دیموکرات بە مەترسی جدی بۆ شکستهێنانی دانووسانەکان و زەخکردنەوەی دوو ئیدارەیی دەزانێت چونکە هێزە ئەمریکانی بازگەکە پێیان وتون فەرمانی سەری خۆیان جێبەجێەکەن. ئەمە مەسجێکی مەترسیدارە، ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە درێژەی هەیە. دەبێ هەموو لایەنەکان تێبگەن کە کاتێک هێزێک چەکداری بەدەستە بازگەی پێدەگرێ بۆ ئەوەی ڕێلەتەوە بگرێ هاتوو چۆ بکەی. پێشێلکاری گەورەی مافەکانی مرۆڤە کە سەرەتاییترین مافی ژیان ئەوەیە هەر ئینسانێک لە چوارچێوەی وڵاتەکەی خۆی لە کوێی ویست بۆ کوێی ویست بڕوە. ڕێگری لە ئەندامی پەرلەمان بۆ ئەوەی نەچێتە پایتەختی هەرێمی کوردستان کە شوێنی کاری و ماڵەکەی لەوێیە مەسجێکی تری مەترسیدارەکە لەم سەرەتایە درابە هەموو کوردستان و ناوبانگی هەرێمی کوردستانی ناشیرینتر کرد و ئەوەی کە بەرامبەر ئێمە کرا ئەگەر زەبتی نەفسی خۆمانمان نەکردایە بەڕاستی 20 کەس
چەک لە ئێمە ڕاوکێشێ و ڕووی بکاتە سەرمان کارەساتی ترە قەوما. بۆیە من ئومێد دەکەم هەرچی لەوەیە ئیجراعاتی لەگەڵ بکرێ و ئەوەشی کە بڕیاردەری ئەو بڕیارەیە ئەگەر کۆی حیزب نییە قبولی نەکەن. دۆخی هەرێمی کوردستان بە ئێمە تێک بدەن بە ڕێگری لە ئێمە تەنگژە دروستکەن بە ئێمە چکە ئێمە هۆکاری تەنگژەنین، ئێمە هۆکاری ئارامین و ئێمە ئەوانەین کە نوێنەرانی خەڵکین و دیفاع لە ماف و ئازادیەکانی خەڵکەکەین. ئەگەر کاکسۆران میلی دەمانچەی هێناوەتەوە کامیرەیەکی زۆر باشەیە ڕێک لە بەردەمیەتی کامیرەکە هەم سەوت سەحبەکە هەم کوالێتیشی زۆر باشە. ئەو کامیرە توانن ڤیدۆکەی هەر بدەنە قەناتەکان هەمووی کە کاکسۆران دەست پێشخەری کردووە ئەوان کەسی چی نەکردو بۆ خۆی وەساو ئەم میلی دەمانچەی لە هێناونەتەوە ئەوان شەو جار ڕێگریان لێ کردووە. ئەمە ئەوە گریمان ئەگەر کاکسۆران ئەوەی کردووە کە ئەوە خۆیەتی و کامیرەکانیش هەیە. من لە گوڵ کاڵترم پێ نەوتون حیوارم لەگەڵا کردوون وتومەم کێشەبا لێرە کۆتایی پێ مەسوولەکەتان کێیە مەکتەب سیاسی چیە قسەی لەگەڵاکە هیچ کام لەمە نەی خوارد و ئەوانە ئەمریان پێکرەوە لە ئاخیراڵە هەردووکانە بێ بگەڕێنەوە واتە هیوادارم کێشەکە نەبرێ بۆ شوێنێکتر بەلاڕێیەکی ترا نەبرێ وە پەیامم بۆ پارتی دیموکرات ئەوەیە وە بۆ خەڵکی کوردستان شاهید بن ئەگەر لەسەر ئەم جۆرە حاڵەتانە خوا نەخواسە حاڵەتێکی نەخوازراوی وەک شەڕی ناوخۆ ڕوویدا پارتی مەسئولە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند بە توندی دانەی ڕێگریکردن لە چوونی دوو پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بۆ شاری هەولێر دەکەن وتیشی لە کاتێکدا هەوڵی جددی بۆ ئاشتەوایی نیشتیمانی و دەستپێکردنەوەی گفتوگۆکان هەیە ئەو ڕووداوە چاوەڕوان نەکراو بوو. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە لێدوانێکیدا بۆ پەیام هۆشداری لە مەترسیەکانی ئەو جۆرە مامەڵەکردنەدا و ڕایگەیاند. وەک ئاشکرایە کامێراکانی چاودێری بازگەی پردێ ڕووداوەکەیان تۆمار کردووە. هەروەیە چاوەڕوان دەکەن دەستگا پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەی جددی ئەنجام بدەن و وەڵامی ڕایگشتی بدەنەوە. تا بە پێویستە زانم بە توندی ئیدانەی ئەو ڕێگریکردن لە هەردوو برای بەڕێزمان هەم کاک سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی و هەم کاک عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بکەین. حەقیقەت بۆ ئێمە ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو بوو بە تایبەت لە ئێستادا کە ینی هەوڵێکی جددی هەیە بۆ مساڵەحاوە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان و بۆ ینی ساڕێژکردنی برینە کۆنەکان حەقیقەت یانی ئەمە چاوەڕوان بووینە و برینانەی کە لە ڕابردوو بوون ساڕێژ بکرێن و جارێکی کە ببڕای ببڕیانی کاری لە شێوەی ڕێگریکردن لە پەرلەمانتارانەوەی کە ڕابردوو بوو لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە بۆ ئێمە بەڕاستی بەداخین و بە توندی ئیدانەیەکەین و چاوەڕوانیشین بە جددی دەستگا پەیوەندیدارەکان لەو ڕۆی ئیجراعات بکەن و وەڵامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕایگشتیش بدەنەوە لەو ڕووەوە و ڕوونکردنەوەی خۆیان بدەن. حەقیقەت بە جددی داوای ئیجراعاتەکەین لەو ڕووەوە و دەستگاکانی ئاسایش و هەم بازگەکانی ئاسایش لە هەرێمی کوردستان هەمووی لەژێر کامێرەی چاودێریدان و ئەو ڕووداوانە بە تەواوی تۆمارەکرێن باوان بفەرمون تەمەنە و تۆمارانەی کە هەن بڵاویکردنەوە و لە بەر ڕۆشنای ئەو تۆمارانە هەنگاوی خۆیان بنێن لەبەرەوە یانی ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوان حقیقت یعنی ئەوەی کە زۆر بۆ ئێمەش جێی نیگەرانی بوو من لێرە پێویستەوە بڵێمێنی کە ئەوان خێزان و مناڵیان لەگەڵ بووە و ئەم جۆرە لە ئێڕهاب و تۆقااندنە بەسەر ماڵ و منداڵەوە ئەمە شتێکی نەخوازراوە خزمەت ناکە و پەرلەمانتارێک کە خۆی خێزان و ماڵ و منداڵی لە شەودا بەرەو هەولێر بچێن بۆ کارێکی ئەمنی ئەوان بۆ هجوومەکەنە سەرپازگا و ئەوان چ پێویستە ینی پێویستیان بۆی هجوومکەنە سەرپاگ ینی ڕووداوەکە ڕوونە و ئەمە ڕووداوی یەکەم جاریشنی حەقیقەت. چوار فراکسیۆنی پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەییان سەبارەت بە ڕێگریکردنی سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح لە بازگەی پردێ بڵاو کردەوە و تێدا بە توندی ئیدەنێ و کاراکەن. فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوەییان سەبارەت بە ڕێگریکردنی سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح بڵاو کردەوە و ڕایان گەیان. بەداخەوە شەوی ڕابردوو لە بازگەی پردێ لە شاری هەولێر ڕێگری کرا لە دوو پەرلەمانتاری کوردستان پاشەوەی بە فەرمانی حیزبی ڕێلا سەرۆکی پەرلەمان گیرا لە هەمان بازگا کە تا ئێستا برینە ساڕێژ نەکراوە. برینێکی تریشیان خستە جەستەی پەرلەمانی کوردستان بەبێ ڕێزیکردن بە دوو پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. هەر لە ڕاگەندراوەکەدا ئەو چوار فراکسیۆنە بە توندی ئەم کارە ئیداناکەن و ئاماژە بەواکەن کام کردەوەیە لە کاتێکدایە لایەنە سیاسیەکان دەست بە دانیشتن دەکەنەوە بۆ چارەسەرکردنی ئەم بارە نالەبارەی کوردستان. هاوکات ڕاشیان گیان ئەندامی پەرلەمان مافی یاسایی خۆی هەیە و
پارێزبەندی بە یاسا ڕێکخراوە و نابێت بەو شێوەیە مامەڵی لەگەڵدا بکرێ. بۆیە داواکارین لایەنی پەیوەندیدا ڕوونکردنەوە بدات و پۆزش بۆ دوو پەرلەمانتارەکە بهێنێتەوە و بەڵێنی دووبارە نەبوونەوەی بدات. شەوی ڕابردوو لە بازگەی پردێ لەلایەن ئاسایشی بازگەکەوە ڕێگری لە هەردوو پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمەساڵح کرا و نانهێشت بچنە نێو شاری هەولێرەوە. لە دوای پەیامەکەی مەسعود بەرزانی بۆ پێگەێنانەوەی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم هەوڵێکی گەورە هەیە بە ئاراستەی خوڕووقاتی ئەمنی و سیاسی. بەڕای شارەزانی بواری سیاسی پەیامی پشت ئەم ڕووداوانە و ڕێگریکردن لە پەرلەمانتاران سۆران عومەر و عەلی حەمەساڵح بۆ قوڵکردنەوەی ئاڵۆزی سیاسی و نەهێشتنیە و تروسکاییەیە کە ئێستا هەیە بۆ ئاشتەوایی سیاسی. لە کاتێکدا لەسەر دەستپێشخەری مەسعود بارزانی بانگەشە بۆ هێورکردنەوەی دۆخیەریمی کوردستان دەکرێت لە ناوخۆی ئەو حیزبەوە چەندین هەوڵ هەن بە ئاراستەی پێچەوانە کە لە دوای دەستپێشخەریەکەیەوە بەڕوونی دەبینرێن. بە توندی ئیدانەی ئەو ڕێگریکردن لە ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی لە کاردانەوەی هێرشکردنە سەر پەرلەمانتاران عەلی حەمەساڵح و سۆران عومەر ئاماژەی بۆ ئەوە کرد لێپێچینەوە لەم ڕووداوە خزمەت بە گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنەکان دەکات. وتیشی ئێمە چاوەڕوانی لادانی پەڵەی ڕەشی لە کارخستنی پەرلەمان بووین نەک پەڵەی ڕەشی تر بە دوای خۆی دابێنێت. ئەم قسانەی وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی ئەم جۆرە کارانە کە لە ناواخنی سنووری نفوزی پارتیەوە دێنە دەرەوە جۆرێک لە گومان و دوودڵی لای لایەنەکان هێناوەتە ئاراوە کە دەستێک هەبێت بۆ قوڵکردنەوەی ئاژەوە و گرێوگۆڵی سیاسی بۆ پێی هەردوای دەستپێشخەریەکەی مەسعود بارزانی کە ئاماژە بە پێگەێنانەوەی هەر سێ سەرۆکاتەکەی هەرێم کرا داوای لە پارتی و لایەنەکانی دیکە کرد بۆ قسەکردن لەبارەی پێگەێنانەوەی سەرۆکاتیەکان دکتۆر هوشیار ئیسماعیل کە کەسایەتێکی دیاری شاری هەولێر و کادری یەکگرتووی ئیسلامی بوو تیرۆر کرا. ئەو کات و تا ئێستا گومان لای شەقام دروست بووە. ئەم کارە بۆ لەباربردنی ئەو تروسکایە بێت کە دوای ئەو پەیامە هاتووەتە ئاراوە و لایەنەکان پێشوازیان لێ کرد. کاتێکیش مەسعود بارزانی پەیامی ئاراستەی یەکگرتووی ئیسلامی کردووتی ئەم کارە دژی من کراوە هێندەی تر ئەو گومانە لای شەقام قوڵ بوویەوە. بە جۆرێک تا ئێستاش کەسی یەکەمی پشکەیسەکە و هۆکاری تیرۆرکردنەکەی نادیارە. ئەم زنجیرە کارانە نەوەستاون. بەڕای شارەزانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئەم ڕێگریە بێپاساوی شەوی ڕابردوو لە هەردوو پەرلەمانتار عەلی حەمەساڵح و سۆران عومەر کرا ئەگەر یایە هەمان هۆکاری هەبێت چونکە هیچ پاساوێک نییە بۆ کارێکی وەها گەورە بەرامبەر ئەو دوو پەرلەمانتارە بکرێت لە کاتێکدا کەسانی ناوبازگەکە جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە بۆ ڕێگریکردن لەوان فەرمانیان پێکراوە. شارەزان جەخ لەسەرەوە دەکەنەوە پارتیشانی لە ژێرباری ئەم دۆسیانەدا دەرناچێت تا هەوکارەکەی ڕوون نەکرێتەوە و لێپێچینەوە نەکرێت بۆ پێی ئەوان بانگەشی ئاشبوونەوەی نیشتیمانی دەکەن. بە پێچەوانەوە ڕەنگە و بێمتمانەیە دووبارە دۆخی هەرێم ئاڵۆز بکاتەوە ئەوەش زیانمەندیەکەم پارتی دەبێت تێیدا. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لە سەر دۆسی ڕێگریکردن لە سۆران عومەر پەرلەمانتار و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان میوانداری بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک سۆران بەخێر بێن. ڕووداوەکە باسکرا ئێوە لە بارەی ڕووداوەکەوە ڕاتانگەیان کە ئەمە بەرنامە بۆ داڕێژراو بووە ئەو ئاماژانە چینکە ئەوە گەێنن کە ئەمە پلانێکی یا بەرنامەیەکی بۆ داڕێژراو بووە بۆ ڕێگریکردن لە ئێوە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. ئێمە کاتێک کە داخلی و بازگەیە بووین لە سەرەتاوە بازگەیەکی پێش بازگە سەرەکیەکە هەیە هەستم پێکرد کە کاتێک منیان بینی یەکسەر ئیعازیاندا بە پێشەوە کە گوایەوە فڵان کەس و فڵان کەسن کە هاتوون. کاتێک کە چوینە بازگەکە سێ ئۆتۆمبیلی تر لە پێش ئێمەوە پشکنینیان بۆ کرا دیار بۆ ئەوانیان تاخیر کرد درەنگ بەڕێیان کرد لەم کاتە هەموو دامەزران و ئەو ناوەیان کۆنتترۆل کرد و خۆیان بەست و ئەوەشی کە دیار نەبوو هەمویان هێنا. من هەستم پێ کرد و زانیم کە شتێک لە ئارادا بەس چاوەڕانیەوەم نەکرد لەم دۆخە هەستیارە و لەم کاتە ناسکە ئەوە بەرامبەر بە ئێمە بکەن
چکە ئێمە ناچین کۆبوونەوەی پەرلەمان بکەین و یاسایی سەرۆکایەتی تێپەڕێنین یاخودەوەی کە ئەوان پەرلەمانیان لەسەر پەکخست ئێمە تێی پەڕێنین و جگەل لەوەی کە هەستم کرد بە جوڵەکە زۆر بەلامەوە ئاسایی بوو کاتێک کە یەکەم گفتوگۆ لە بینمانە پاش سەلامکردن داوای کرد کە ئێمە نەڕۆین و دەبێ بڕۆنە ئەو گەراجەوە وەکو چۆن کاتێک کە عەرەبەکان دەڕۆن دەبێ بچنە و گەراجە بپشکنرێن و لێکۆڵینەوەیان لێ بکرێ و ماوەیەک ڕایان دەگرن بە هەمان ئوسلوب من پێم گوت ئێمە دەناسن گوتیان نەخێر گوتم زۆر باشە کێ بەرپرسانە هات ئەوشتی تۆ ناناسم لەو زیاتر بەرزتر هات وتی نادناسم تمەوە ناسنامەکە مەتوانن تەماشای بکەن تەماشایان نەکردوە تا ئەم ساتەش ناسنامەکە لای ئەوانە بۆی لایەن بێ هەر جارێکی تر لەوە چوینەوە بمان ناسن بەڵام لەم کاتانە بەرپرسەکان وتی بڕیاری سەروی خۆمانمان پێیە تۆ نابێ داخلی هەولێر ببی ئەم خۆی گرفتەکە ئەمە نییە کە من بچمە هەولێر یان نەچم گرفتەکە ئەمەیە کە ئەم نەریتە ناشیرینەی نەریتی شەڕی ناوخۆی و پاشماوەی شەڕی ناوخۆی و پاشماوەی دوو ئیدارەیە کە تا ئێستا بوونی هەیە ئاماژەی خراپ و مەترسیدارە بۆ سومعی هەرێمی کوردستان و بۆ پێکەوە ژیانمان زۆر باشە کاردانەوەی ئێوە چی بوو لەو ڕێگریە کاردانەوەی ئێمە تەنها ئەوەندە بوو کە ئێوە چۆن ئەندامی پەرلەمان ناناسن ئەوە ناسنامەکە گوتیان نەخێر ڕێگەت نادەین وتم دە ئەگەر بڕۆم تیان تەقەت لێکەین وتم دە زۆر باشە منە ڕۆم ئێوە تەقەم لێ بکەن دیار بۆ ئەو کاتە زیاتر شڵەژان و ڕووی چەکەکانیان تێکردین دوای ئەوە زانیان کە سوورم لەسەرەوەی هەر بڕۆم چکە بەڕاستی ئەگەر منداڵەکانمم لەگەڵ نەبوایە هەموو فیشەکی چەکەکانیان ڕووی جەستەمام کردە من ئەڕۆشتم ئەوەم قبول نەدەکرد کە ئیهانەی ئەندامی پەرلەمان بکەن لەو بازگەیە بەو جۆرە. باشە کاک سۆران ئاسایشی هەولێر لە لێدوانیان بۆ ڕاگەیانەکەن ئەوە ڕەدەکەنەوە کە ئەوە بابەتێکی بەرنامە بۆ داڕێژرا و بوو بێ ڕێگریکردن لە چوونی ئێوە بۆ هەولێر بەڵگوونێک تێ نەگەیشتنێک بۆ بەتەن. بەڵێ ئەم قسەیە کاتێک ڕاستە کە سێ پلەدار لەو بازگە بوون هاتوون هەرسێکیان کەسی یەکەم بوون لە سەروی ئەمانەوە بەرپرسی هەموو بازگەکە هات ئەگەر لێک تێنەگەشتن بوو دەبوو ئەو حەلیکە ئەگەر لێک تێنەگەشتنی کۆی بازگەکە بوو کاتێک کە بەڕێز کاک عەبدوستار بەڕێز کاک محەممەد حەکیم لە ئەنجومەنی سیاسی پەیوەندیەکەن لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ بەرپرسی ئاسایش دەبوو ڕوون ببێتەوە کە لێک نەگەیشتنە و دەبێت داوای لێبوردن لەو تەسەڕوفە بکەن ئێمە بڕۆشتی نایە دەڕۆشتین و تەبیعیش بوو لێشمان قبول دەکردن کە ئەو تەسەڕوفە ناشیرینە بەڵام دوای کاتژمێر و نیوێک ئەگەر لێک تێنەگەیشتن بێ بڕیاریان ئەوەیە کە بەرپرسی یەکەمی بازگەکە بێ بڵێ ئێوە دەبێ بگەڕێنەوە هەولێر پیسە نابێ بچنە هەولێر ئەم بێ ڕێزیە بە هەولێر وان بێ ڕێزیە بە ئەندامانی پەرلەمان بێ ڕێزیە بە خوێنی شەهیدان بە دەنگی خەڵکی کوردستان بە ئازادی بەو دیموکراسی ئیدعای پێوە کە نەمە لێک نەگەیشتنە پێشتر لەلایەن پارتیەوە یان بەرپرسی پارتیەوە هیچ مەسیجێکی لەو شێوەیەتان پێگەیشتووە کە پارتی نیگەران بێت لە ئێوەیە تووڕە بێت لە ئێوە دەزانی پارتیەگەر نیگەرانە لە من شتی شخصیم لەگەڵ پارتی دیموکرات لەگەڵ هیچ لایەنەکانیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لەگەڵ کەس نیمە ئێمە کارێکمان کردووە کاری چاودێری حکومڕانیە کە جونگە هەستیارەکانی حکومڕانی پارتی دیموکراتی تایە و ئێمە قسەی لەسەر دەکەین ئێمە قسە لەسەر گەندەڵی دەکەین لەسەر ستەمکاری دەکەین باسی چاکسازی دەکەین دژی پاوانکارین لەگەڵ شەفافیەتین لەگەڵ پاراستنی مافەکانی مرۆڤین لەگەڵ ئازادین لەگەڵ ژیانین بۆ خەڵک چێ لە بەرەی ستەمکار و گەندەڵکار بێ ئێمە دژی ئەوین جا پارتیە یەکێتیە هەر کەسە ئێمە تعمیمی ناکەین و تەشخیصیشی ناکەین ئێمە کێشەمان لەگەڵ کردەوە و سلوکی ناشیرینی ئەو لایەنایە کێشەمان لەگەڵ ئاسایش نییە کێشەمان لەگەڵ تەسەڕوفی ناشیرینی ئەو بازگەیایە کە بە ناوی ئاسایش و بە بەرگی ئاسایشەوە دەکرێەوە ئەو گەنجانەی لەوێ بوون گوناحیان نییە چونکە وەک پێیان وتم ئێمە زۆر نیگەرانین لەوەی بەرامبەر تۆ کرا نیگەرانیەکەمان لەوەیە کە تۆ دەناسین و ئێمەش فەرمانمان پێکراوە بە ناچاری ئەمە دەکەین و هەندێکیان ئامادە نەبوونەوە بکەن چەک هەڵگرن بۆیە بەبێ چەکمانەوە تا کۆتایی ئێمە دژی هیچ لایەنێک نین ئێمە دژی گەندەڵین چه گەندەڵکارە لە هەر لایەنێک بێ هەتا سەر ئێسک دژین کێستەم کار بێت دژین و بەم جۆرە ئوسلوبە ناشیرینانە ناو ناوبانگی هەرێم لەکەدار دەبێت هەڵەیەکی ڕەش بۆ خۆیان تۆمارەکەن. بڵێ کاک سۆران لە ئاستی پارتی و بەرپرسانی ئەمنی هیچ کاردانەوەیکی ئیجابی ئەبینن بۆ لێپێچینەوە لەم ڕووداوە؟
نەخێر نایبینم بەڵکو بە پێچەوانەوە ئەوانەی کە لێدوانیان داوە هەوڵەدەن پینە و پەڕۆ و پەردەپۆشی بکەن و لە سەرخۆیان لای بنگوایە ئێمە میلی چەکمان لێ ڕاکێشاون لە کاتێکە لە کۆی ڕووداوەکە کە نزیک بە 2 کات ژمێری خایان دووە لە کۆی ڕووداوەکە من شۆفێری سیارەکەش بووم خۆم سیارەکەی خۆمم لێ خوڕی پاسەوانەکەم لە تەنیشتم بووە چەکەکەی لە ناو دەستی بووە بەبێ ئەوەی جوڵەیەکی پێ بکە بەبێ ئەوەی داش ببەزێ و بۆ خۆشم لە کۆی ڕووداوەکە هەتا گەڕانەوەم دەرگای سیارەکەم نەکردوێتەوە داببەزم بەس جانی سیارەکەم جارجار هەندێک داداوەتەوە لە یەکێک لە گفتوگۆکانە کە بەرپرسی بازگەکە بێڕێزیەکی کرد وەڵامم دایەوە یەکێک لەوان بۆکسێکی وەشان بۆ ناو سیارەکە بە هەمان شێوە بۆکسەکەم ڕەت کردەوە وەچی کردبوو بەرامبەر خۆی کرایەوە بەڵام ئەوان بۆ خۆیان تۆقی بوون ترسا بوون شڵەژا بوون ئەمرێکی نایاسایی و نابەجێیان جێبەجێ دەکرد چەکیان ڕادەکێشا 20 کەس لە بازگەکە فیشەکی چەکەکەی بردۆتە پێشەوە ڕووی کردوتە ئێمە لە دەمانچەوە هەتا چەکی قورستر کە پێیان بوو فیشەکیان بردە پێشەوە ڕویان کردێ من پێم وتم کێتان جورئەتی ئەوەی هەیە کە تەقەبکە فەرمو تەقەبکەن بۆ تەقە ناکەن چکە عسکەری عی بە چەک ڕابکێشیە فیشەک باتە پێشەوە نەیتەقێنێ بۆیە وتم ئێوە ترسنۆکن ئەگەر ترسنۆک نەبن من ئەندامێکی پەرلەمانم بە یاسا و بە قانون پاسەوانم هەیە و چەکمان پێەیە بەکاری ناهێنین قەتیش بەکاری نایێنن پێشوتن ئەگەر تەقەم لێ بکەن دەبوو ئێوە ئاسایشتان ناوە ئاسایش و ئارامیە وڵاتە بپارێزن بەڵام کاتی ئاسایش بەدەست حیزبەوە بێ بەکاری بێنێ ئاوام کارە ساتانەی لێکرد لەبەرەوەی کاتمان کەمە کاک سۆران لە ئاستی فراکسیۆنەکانی پەرلەمان هەندێک با بڵێن سەرکۆنەی ئەم کاراوە لە ئاستی هێزە سیاسیەکان کەمتر ئێوە ئەمە چۆن نەبینن بە تایبەتی هێزە دیارەکانی کوردستان لە ڕاستیە هێزە سیاسیەکان با بزانن یەکێتی نیشتیمانی بەرامبەر جێگری سکرتێری گشتی کاکۆسرەدە و تەسەڕوفە کراوە لە کۆیە ئەمە کە بەرامبەر سەرۆکی پەرلەمان کراوە واریدە بەرامبەر پەرلەمانتارانی تریش ئەم جۆرە سلوکە ناشیرینە کە هێزی حیزبی بە فەرمانی حیزب ئەم کارە بکە دووبارە ببێتەوە وەکو چەند بارەش بۆتەوە چالاکوانی مەدەنی سەریەتاشن و لەو بازگەیەکەنە دەرەوە ڕێکخرا و بارەگاکەی داخەن و دەرێکن پەرلەمانتار قبولیان نەبێگەر بۆ هەرچی بچێڵە نابێ بچیتە هەولێر بەڵام ئەزانین چێ دێتە هەولێر و چۆن دێتە هەولێر دز و گەندەڵ تاجر لەگەڵ داعش دژمنی ئەم میلەتە دێت بەم میلەتاڵت بەشێکی ئەو میلەتاڵت ترۆریست دێت پەرشی سووری بۆ داخرێ بەڵام نوێنەری خەڵکی کوردستان بەم جۆرە ڕێگری لێکرێت تەنها و تەنها ئەمە بەرامبەر من نەکراوە بەرامبەر هەموو لایەنە سیاسیەکان کراوە مەسجێکە بۆ ئەوان بۆی بڵێ هەرکەس وەک ئێمە نەبێ هەرکەس بەدڵی ئێمە نەبێ ئاوا ڕێگری لەکەین ڕێگری لە ئێمە نابێتە هۆی ئەوەی نەسادمان کاتەوە لەوە بە پێچەوانەوە پژ ئەستورترمانەکە ئێمە لە هەولێر بین لە سلێمانی لە دوهۆک بین لە خانەقین لە پەرلەمان بین لە شەقام بین لە زیندان بین ئەوەی قەنەعەتمانە و کردومانە بەردەوامە بین لەسەری سوورتر سۆران ئێستا بارودۆخێک لە ئارادایە گفتوگۆی هێزوو لایەنە سیاسیەکان هەیە بە تایبەتر ئەمڕۆ جەولەی دووهەمی ئەم گفتوگۆیانە دەستیان پێکردەوە پەیامی پشتەم ڕووداوانە چۆن نەبینن بە کورتی سپاس ڕەنگە خەڵکێک هەبن بیانەوێ ئەم گفتوگۆیانە سەر نەگرێ جا چێە دیارە لە چ لایەنێکە بەشێک لەو لایەنەیە هەموویەتی من نازانم بەڵام بە دڵنیاییەوە کاتێک دۆخێک ئارام دەکرێتەوە و تیرۆر ئەنجامە درێ و پێشێلکاری و ڕێگری لە پەرلەمانتارەکرێ ڕەنگە ئامانجێکی سەرەکی جگە لەوەی ئیهانەی ئێمەیان کردبێ بیانەوەم پرۆسەیەش پەک بخەن و بارگرژی دروستکەنەوە بەڵام ومێ دەکەم ئامانجەکەیان نەیەتە دی و ناژێڵی بێتە دی کاک سۆران ئێوە دەچنەوە هەولێر بەڵێ من هەر کاتێکی تر بمەوێت دەچمەوە ئەگەر ڕێم لێگرن با تەقەشمان لێ بکەن چونکە کوشتن لە پێناوی حەق لە دیفاع لە مەزلوم و میلەتەکەت من شانازی پێواکەم لەی ناترسم بۆ ئەوانەی کە فیشەکیانە بردە پێشەوەیان نەزانی ئەمە لە بەرامبەر وتنی حەقا فیشەکمان ڕوتێ بکەنە ترسین نەخێرەمە هەر کاتێک بمانەوە دەچینەوە و دێین و بێمنەتیشین بەڵێ بەڕێز سۆرانۆمەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان زۆر سپاس سپاس بۆ ئێوەش مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و شاندی یاوەری لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی لە ڕۆژی سێمی سەردانەکەیدا بۆ ئیدارەی ڕاپەڕین وێڕایی دیداری لەگەڵ ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی چەندین سەردان و بەسەرکردنەوەی کۆمەڵایەتی ئەنجامدا. مامۆستا عەلی باپیر هاوڕێ لەگەڵ وەفدی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی گەشتەکەیدا بۆ ئیدارەی ڕاپەڕین و لە ڕۆژی سێمدا
سەردانی ناحیەی سەنگەسەری کردو لە دیدارێکدا لەگەڵ بەرپرس و کادیرانی ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی ئیسلامی کۆبەوە. مامۆستا عەلی باپیر لە وتەیەکدا ستایشی کادیرانی کرد کە لێبڕاوانە کار دەکەن لە پێناو سەرخستنی کار و پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی. دواتر مامۆستا عەلی باپیر هەر لە ناحیەی سەنگەسەر سەردانی گوندی زورکانی کرد، لەوێش کەسایەتی و ڕیسپیانی ئەو ناوچەیە پێشوازیان لە وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی کرد. لە وتەیەکیشدا کەسایەتیەکانی گوندی زورکان ستایشی سەردان و هەواڵپرسینەکەی مامۆستا عەلی باپیریان کرد. پاشان مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند خەڵکانی گوند و دێهاتەکانی ئەو دەڤەرە خزمەتی بەرچاویان با ڕابوونی ئیسلامی و کردووە و هەمیشە دەرگایان واڵا بووە و مەردانە پشتیوان بوون بۆ گەیاندن و سەرخستنی پرۆژەی ئیسلامی. پاشان مامۆستا عەلی باپیر سەردانی ناحیەی بێتواتەی کرد لە دەڤەری خۆشناوەتی، لەوێژ لەلایەن بەرپرس و کادیرانی ئەنجومەنی سەرچاوەی کۆمەڵی ئیسلامی و کەسایەتی و ڕیسپیانی خۆشناوەتیەوە پێشوازی کران و سەردانەکەی ئەمیریان بەگرنگزانی. دواتر مامۆستا عەلی باپیر لە وتەیەکدا تەئکیدی کردەوە پێویستە هەمومان نیعمەتی ئیسلام و ئیمان لە ژیانی ڕۆژانەماندا زیاتر ڕەنگ بداتەوە بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە خەڵک و وڵاتەکەمان بکەین. گەشتەکەی مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی بۆ ئیدارەی ڕاپەڕین ماوەی 3 ڕۆژی خایەند و لەو ماوەیەدا چەندین چالاکی سیاسی و جەماوەری و کۆمەڵایەتی ئەنجامدا. هەموو ئەوانەشی دیداریان لەگەڵ ئەمیری کۆمەڵ بۆ سازکرا، بەبایەخەوە خوێندنەوەیان بۆ سەردانەکەی ئەمیری کۆمەڵ کرد. هاوکات کۆکردنەوە و دیداری لەگەڵ کەسایەتی و لایەنە ئیسلامیەکانی سنوورەکە جارێکی تر بەخەمەوە بوون و پتەوترکردنی برایەتی و کارکردن بۆ پرۆژەی هاوبەشی ئیسلامیەکان لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە نیشاندرا. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا کۆبوونەوە و دوابەدوای کۆبوونەوەکەش ڕایان گەیان. گفتوگۆ لەبارەی دانانی ڕێوشوێنی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان و کاراکردنەوەی پەرلەمان کراوە. ئەمڕۆ شاندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کۆسڕەت ڕەسوڵ عەلی و شاندی پارتیش بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە شاری هەولێر کۆبوونەوە. دوابەدوای کۆبوونەوەکە ڕاگەندراویی هاوبەشیان بڵاو کردەوە و تێدا ڕایان گەیان گفتوگۆ لەبارەی پتەوکردنی پەیوەندیەکان لە بواری حکومڕانی و پەیوەندی هەرێمی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و وڵاتانی ناوچەکە کراوە. هەر لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە کۆبوونەوەکەدا بەس لە قەیرانی دارایی و دابینکردنی موچە بۆ موچە خۆران و گرنگجیدان با بواری نەوت و گاز و دابینکردنی شەفافەتی زیاتر کراوە. هەروەها دانانی ڕێوشوێنی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکێکی دیکە بووە لە تەوەری کۆبوونەوەکە. هاوکات بڕیاردراوە کۆمیتەیەکی هاوبەش بۆ یەکلاییکردنەوەی پرسی ناوچەکانی مادەی 140 و ڕیفراندۆم و سەربەخۆیی کوردستان پێک بهێندێ. لە کۆتاییشدا هەردوو لا جەختیان کردەوە کە کۆبوونەوەکان لە پێناو چارەسەری کێشەکان بەردەوام دەبێت. دەستەی داکۆکی لە مافی مامۆستایانی هەڵەبجە لە بەردەم یەکەی سەرپەرشتی پەروەردەی شارەکە گردبوونەوەیکی ئەنساس کرد و داوایان کرد کە مامۆستایان سزا نەدرێن. لای خۆشیەوە سەرپەرشتیارێکی کارگەڕی یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی هەڵەبجە ڕایگەیاند تا ئێستا هیچ بڕیارێک بۆ سزای مامۆستایان نییە و هیچ مامۆستایەکیش بەهۆی نەگەڕانەوەی بۆ قوتابخانە بە نەهاتوو هەژمار نەکراوە. چەند ڕۆژی ڕابردووە ئەمە پێمان گەشتۆ کە چەندیشە چەند سەرپەرشتێکی پەروەردەی تەلەفۆنیان بۆ مامۆستایان کردو جۆرە جۆرەکان هەڕەشەی تیا بوو لە قسەکانیانە کە گەر نەچون ئیجراتان لەگەڵاکەینەوەتان گوازینەوە یاخود بۆتانەکەین بە مۆڵەتی بێموچە ئەم جۆرە شتانە. جا ئێمە پرسیامان کرد لە ڕووی قانون لە ڕووی هیچ شتێکەوە مشتە ڕێپێدراو نییە بۆ ئێمە هاتینە بەردەمی شاوە پێماوەدن تکایە ئەو پەیوەندی پەروەردەیە کە لە بینی مامۆستا و سەرپەرشتیارانە هەیە با تێک نەچێت چونکە هەردوێن لە پێکەوە بووین لەسەر شەقامە خێر ئێستا چی لە وەزعەکە گۆڕاوە ئێوە هاتوونەوە لێرە و ئیسابوونەوە جۆرە لە جۆرەکان سەبەبکار بۆی کە بایکۆت بشکێنرێت و کۆتایی بایکۆت بێ چونکە ئێمە پێش لەوەی بایکۆت دەست پێکەی زۆر سەرپەرشتیارەکان فشارن لە ئێمەکەیان کاکە تکایە پێشڕەوی خۆپیشاندانیان بکەین با پێکەوە داوای مافەکانمان بکەین. وەڵاوی ڕاستی بێ هیچ فشارێک نییە لەسەر ئەو مامۆستانەکە لەسەر هەڵوێستی خۆیان سوورن ئەو هەڵوێستی خۆیانە و هیچ بڕیارێک نییە هیچ شتێک نییە لەسەر سزادانیان لەسەر غایباتیان لەسەر هیچ شتێک. ئیتر بەڵام ئەوەیە ئێمە لە هەوڵێکە لەکردنەوەی خوێندنگاکان کراونەتەوە تاڵان زۆرینەی مامۆستایان پەیوەندیان کردوتەوە بە کارەکان ینی سەبڕێکی کەم ماوەتەوە خۆشەتیش نییە و مامۆستایانەی کە پەیوەندیان کردوتەوە بە کارەکانیان دەستبەرداری مافەکانیان بوو بن. دڵنیا بن هەتاکم ئەم دەقەیە هەتاکم ئێستا و هەتاکو پێشمان بکرێت وەکو ئیشراف
کاگەگیان ئەرکی ئێمە ئەرکێکی ڕاوێژکاری و هاوکاریە لەگەڵ مامۆستایانە هیچ وەختی ئەرکی ئێمە نووسی نیە لەسەر مامۆستا ئەرکی ئێمە غیابدانی مامۆستا نیە بەڵام ئێمە ئەڵقەی پەیوەندی بینی خوێندنگا و تەربیەین باش نییە ئەویش بۆی کە هەموو مامۆستایە بۆی ناکرێت بڕاتە تەربیە و کێشەکانی ئیشەکان دیاری کرا بۆ شێوەیە لەبەرەوە هەڵوێستی ئێمەش سەرجە مامۆستایانی هاوڕێشم و سەرپەرشتیارانیش و هەمووشمان لەگەڵ داواکاریەکە حەقەکانی بایکۆتکردن و داواکردنی حەق و قوتی خۆمانی دوای کوژرانی ژنێک لە گەڕەکی ڕزگاری شاری کەرکووک هاوسەرەکەی دانی بە کوشتنی داناوە و لێکۆڵنەوەکانی پۆلیسیشەوە دەرەخەن کە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە هاوکات سەرۆکی لیژنەی مافی ژنان و مناڵان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێ لیژنەکەیان چاودێری دۆسیەی کوشتنیە و ژنە دەکەن و دەبێت تاوانبارەکە بە سزای یاسایی خۆی بگات دوایەوەی لە هەفتەی ڕابردوو ئافرەتێک لە گەڕێکی ڕزگاری شاری کەرکووک لە ماڵەکەی خۆیدا بە 6 شەقۆ کوژرا لێکۆڵینەوەکانی پۆلیسەوە دەردەخەن بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە هاوسەرەکەی خۆی کوشتوویەتی و دانی بە تاوانەکەشی داناوە وتەبێژی پۆلیسی کەرکووکیش وردەکاری ڕووداوەکە بۆ پەیام دەخاتە ڕوو لە ئەنجامی هەموو ئەم شتانە و لێکۆڵینەوە دەرکەوت ئەو پیاوە ئەترافی کردبوو کە خۆی ژنەکەی کوشتووە بە وتەی خۆی ئەڵێ بەنیازی ئەوە بووە مناڵیان نەبووە ژنی کە بێنێ دیار ئەم ژنەی ڕێگر بووە لە بەردەم ئەوەی کە نێڵێ ژن بێنێ و تەفاهمیش لەبەینیانە نەبووە هەڵساوە بە ئەنجامدانی ئەم کارە و ژنەکە خۆی کوشتووە حاڵەتی کوشتنی ژنان لەلایەن هاوسەرەکانیانەوە لە شاری کەرکووک چەند جارێک دووبارە بۆتەوە دەستگا ئەمنیەکانیش چەندین دۆسیەی لەو جۆرەیان لە بەردەستدایە لای خۆیەوە سەرۆکی لیژنەی مافی ژنان و منداڵان ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت لیژنەکەیان چاودێری دۆسیە کوشتنیە و ژنە دەکەن و دەبێت تاوانبارەکە بە سزای یاسایی خۆی بگات سەبارەت بە کەیسی کوشتنی ئەو ئافرەتە لە ناو شاری کەرکووکە بەداخەوە ئەمە یەکەم حاڵەت نییە ئەگەر بەهۆی هەر هۆکارێ بێ ئێمە ئیدانەیەکەین چونکە ئەمە لە ناوبردننی ژیانی هاوڵاتیەکە لە ناو شاری کەرکووک بە تایبەتی لە ڕەگەزی مێینە کە زۆربەی توجەکان دەرەق بە ئەو ئەکرێ و ئەم کەیسەکە کراوەکە ئێساکە بدوای بەپێی ئەو لێ دوانانەی کە پۆلیس و بەبێ ئەو متابعی کە ئێمە ئەیکەین و پەیوەندیکردنمان بە دەستگا ئەمنیەکانەوە کە تاوانبار دانیناوە بە تاوانەکەی خۆیە کەواتە ئەبێ ئێمە لێرانە هەنگاوی دووەم چاودێریکردنی کەیسەکەی کە چۆنەتی بەڕێوە ئەبرێ لەلایەنی پۆلیسەوەکو لێکۆڵینەوە لەلایەنی دادگاوە بۆ بڕیاردانە بەپێی یاسای عێراقی بێ بە کوشتنی ئەنقەس مامەڵی لەگەڵا ئەکرێ و ئەبێتە دەستای خۆی بگاتەوە بۆ ئەوەی ببێتە بربەستێک بەرامبەر بە هەر کەسێکی کە نەتوانێت تاوانێکی وا بکە لەژێر هەر ناوێکا بوو بە هەر بیانوێکا بێت ماوەی زیاتر لە 2 مانگە هێزە هاوبەشەکانی پۆلیس و ئاسایش و تیمەکانی هەواڵگری کەرکووک سەرقاڵی دەستگیرکردنی ئەو کەسانن تاوانیان ئەنجام داوە و چوونەتە سەر ماڵان و دزیان کردووە تاکوی ئێستا ژمارەیە کەسیان دەستگیر کردووە کە بەوتەی پۆلیس تاوانبارن بە چەندین دۆسیەی کوشتن و دزیکردن و تاوانی جۆرا و جۆریان لە شارەکەدا ئەنجام داوە چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک هەرێم و بەغدا یادداشتێکی لێک تێگەیشتنیان بۆ پاکردنەوەی ناوچە ئازادکراوەکان لە مین و پاشماوەکانی جەنگ واشۆ کرد وەزارەتی دەرەوەی ژاپۆنیش بە بڕی 833,000 دلار پێداویستی بۆ دەستگای کاروباری مینی هەرێم دابین دەکات بە سەرپەرشتی محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینی هەرێمی کوردستان یادداشتێکی لێک تێگەیشتن لە نێوان دەستگای مینی حکومەتی هەرێم و ئاژانسی مینی حکومەتی عراقی لە شاری بەسڕە واژۆکرا بەپێی یادداشتەکە ئەو ناوچانەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە دەستی داعش ئازادی کردوون هەموو کاروبارێکی تایبەت بە پاکردنەوەی مین و بۆمبی چێندرا و پاشماوە جەنگەکانی لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی دەستگای گشتی کاروباری مینی حکوومەتی هەرێم بەڕێوە دەچێت لە چوارچەوەی هەوڵەکانی بەرپرسانی دەستگای گشتی کاروباری مین بۆ دەستخستنی هاوکاری بۆ دەستگاکە شاندێکی وەزارەتی دەرەوەی ژاپۆن بە بڕی 833,000 دلار بڕیاری دابینکردنی ئەو پێداویستیانیدا کە لە ئێستادا دەستگاکە پێویستی پێێتی بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە جوودێکی گەورەیان کرد تاوەکو ئەم یادداشتە گەشتە ئەم ڕۆژەی ئەمڕۆمان لە بەڕێزان لە پەیوەندەکانی دەرەوە زۆر سپاسیانەکەین جوودی زۆر گەورەیان کرد و ئەو هەموو ستافە بەڕێزەکانیشمان لە دەستگای گشتی کاروباری مین لە ماوەی چەند مانگی ڕابردوو کە بەردەوام لە خەت بوون لەگەڵ بەڕێزان لە حکوومەتی یابانی تاوەکو لەسەر دوا دەرەنجامی ئەم
هاوکاریە گەشتی نەتیجە بەشێکی زۆری خاکەکەمان بەداخەوە بە مەرگێکی شاراوە چێنرا و لەژێر خاکەکەمانە شەرراوەتەوە کە ئەمەش هۆکار بووە بۆ ئەوەی کە بە هەزاران کەس لە هاوڵاتی سیڤیلی وڵاتەکەمان ببنە گیان لەدەست ببن و ببنە قوربانی کە ئامارەکان نزیکە بنەوە لە 14,000 کەس 6 ملیۆن مەتر دووجا زەوی پیسبوومان هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام لە ماوەی 25 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دۆستانمان لە وڵاتانی کۆمەکبەخش توانراوە ڕێژەیەکی زۆر باش لەمە پاک بکرێتەوە کە نزیک لە 165 خاکی هەرێمی کوردستان پاکراوەتەوە تەنها لە 135 مان ماوەتەوە. بەڵەبەڕێزان بۆ زانیاری زیاتر لە سەر واژۆکردنی یاداشتی لەکتێگەیشتنی نێوان هەرێم و بەغدا سەبارەت بە پاکردنەوەی ناوچە ئازادکراوەکان لە پاشماوەکانی جەنگ و هاوکاریەکانی وڵاتان بۆ دەستگاکە هەروەها بۆ گفتوگۆ سەبارەت باوڵەکانی دەستگای گشتی کاروباری مین بۆ بەرەو پێشچوونی کاروباری دەستگاکە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینمان کردووە. کاک محەممەد سڵاوی خوارد دەبێت گرنگی ئەو یاداشتی لەکتێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا لە چیدایە؟ سڵای خوا لە بەڕێزیشتان و سەرجەم بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم یاداشتی لێک تێگەشتنا کە دەستگای گشتی کاروباری مین لەگەڵ حکوومەتی ژاپۆنیا ئەنجاممان داوە گرنگی و بایەخێکی زۆری هەیە بە تایبەت لەم هەلومەرجەی قەیرانەی کە ئێستا هەرێم پێیا تێپەڕە بێ لەڕێی ئەم یاداشتی لێک تێگەشتنەوە بڕێکی پارە باش دیاری کراوە بۆ دەستگاکەمان کە ئەتوانین ژمارەیەکی زۆر باش لە ئامێر و پێداویستی تیمەکانی پاکسازی پێدابین بکەین خۆتانزانن لە ساڵانی ڕابردوو بەهۆی بوونی ئەم قەیرانەوە نەتوانراوە وەکو پێویست پێداویستەکانی تیمەکان دابین بکرێ و هەندێک کەم و کوڕیمان لەو ڕۆ هەیە بەپێی ئەم لێک تێگەیشتنا و ئەو بڕایەک پارەی کە بۆ ئێمە دیاری کراوە ئەتوانرێت بڕێکی باش لەو کەم و کوڕیانە پڕ بکرێتەوە و ژمارەیەکی باش لە ئامێر و پێداویستی تیمەکان دابین بکەین بە تایبەتی لەو ئامێرە پێشکەوتوانەی کە ئێستا تەکنۆلۆژیای نوێ بەدی هێناوە و سوودێکی زۆر باشی ئەبێ بۆ پرۆسەی پاکسازی لەلایەکی ترەوە گرنگی ئەم هاوکاری حکوومەتی یابانی بریتە لەوەی کە بڕی هاوکاریەکە تایبەتمەند کراوە بۆ ناوچە کۆنەکانی هەرێمی کوردستان خۆتان ئەزان لە دوای هاتنی داعش بۆ ناوچەکە تەرکیزی هەموو وڵاتانی کۆمەک بەخش لەسەر ناوچە ئازادکراوەکانی ژێر دەستی داعش بووە کەمتر تەرکیزیان لەسەر ناوچە کۆنەکان بووە چونکە ئێمە بڕێکی یەکجار زۆر ناوچەی پیسبوومان لە ناوچە کۆنەکانی هەرێمی کوردستان هەیە و پێویستیان بە پاکردنەوەی و هاوڵاتیان لە چاوەڕوانی پاکردنەوەیان تاوەکو ئەو زەویانە بۆ کشت و کاڵ بۆ نیشتەجێبوون بۆ دروستکردنی ژیانخانی ئابووری بۆ لە وەرگا بەکاربێنن بەڵام نەتوانراوە بەکاربهێنرێ هەندێک لەو زەویانە کە تا ئێستا ماوە بۆیە ئەم هاوکاریە تایبەتمەندمان کردووە بە ئەو ناوچە کۆنانە و بۆ ئەو تیمانەی کە لەو ناوچانە ئیش ئەەکەن زۆر 428,000 مەتر زەوی مەتر دووجا زەوی پاکەکرێتەوە بەم هاوکاریە و زیاتر لە 22,000 هاوڵاتی بە شێوازی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ سوودمەند ئەبن لەم پرۆسەیە و مەساحەیەکی یەکجار فراوان لە زەوی جۆراوجۆر کە بە پێی پرایۆریتی بە پێی لە پێشینەی ئێمە هەڵدەستین بە دیاریکردنی ئەو شوێنانە ئەو شوێنانی کە گرنگ و بایەخی و ئێستا زۆر پێویستە پاک بکرێتەوە بە پێی ئەم پرۆژێ تەرکیزمان لەسەر ئەو شوێنانەیە کە لە داهاتوێکی نزیکە ئینشاڵڵا پارەکە ئاگاتە دەستمان و کەلوپەل و ئامێرەکانی پێدابینەکەین و ڕادستی تیمەکانمانیەکەین بەڵکو بە زووترین کار لە ساڵی 2017 پرۆژەکە دەست پێ بەڵێ کاک محەممەد ئەوەتەی بەڕێستان وەکو سەرۆکی گشتی دەستگای کاروباری مین دەست بەکار بوون و دوای ئەم گوژمە هاوکاریی ژاپۆنیش کە بۆ ناوچە کۆنەکانە ئەو ناوچانەی کە پیس بوون بە مین و تەقەمەنی دەتوانین بڵێن ئێستا لە سەداچەندی خاکی هەرێم پیس بووە بە مین و لە دوای ئەم پرۆسەیە دوای ئەم گوژمە هاوکاریە لە سەداچەندی پاگەکرێتەوە و چەند ئێمێنێت ئێستا ئێمە لە 135 خاکی هەرێمی کوردستانمان ماوە کە پاشی بکەینەوە و پیس بووە واتە لە 135 ڕێژەی پیسبووی زەویمان ماوە پاشی بکەینەوە لە 25 ساڵی ڕابردووە توانراوە لە 165 خاکی هەرێمی کوردستان پاک بکرێتەوە چونکە دەزانین ئێمە ڕێژەی پیسبوو قەباری پیسبوو لە هەرێمی کوردستانە
676 ملیۆن مەتر دووجا زەوی تێپەڕاند بوو بەڵام لە 25 ساڵی ڕابردوو هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم دەستگای گشتی کاروباری بین توانراوە لە 165 ئەم ڕێژێ پاک بێتەوە لە 135 مان ماوە بە ئەکید ئەم هاوکاری حکوومەتی یابانی نێوبوونەوەیەکی زۆر باشە خاتە ناو تیمەکانی ئێمە کۆمەڵە کەلوپەلی پێداویستی باش دابینەکرێ وەکو ئاماژەشم پێدا 400 بەپێی ئەم پرۆژەیە کە لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان جێبەجێ ئەەکەین بڕی 428 هزار مەتر دووجا زەوی ترپاگەکرێتەوە و بەشێکی باش لە ڕێژەی زەوی پیسبوو لە هەرێمی کوردستانە کەمەکاتەوە. بەڵێ کاک محەممەد سەرقالبوونی ئێوە بەو ناوچانەی کە تازە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە لە دەستی داعش دەرهێنرێن و پاکردنەوەی لەلایەن ئێوە تیمەکانی ئەو بێگومان ژمارەیان مەحدودە و لە ڕووی مادیشەوە هەر بێگومان ئیمکانەتێکی کەم لە بەردەستانەیە وای نەکردووە ئێوە لە ناوچە کۆنەکانی پێشتر لە هەرێمی کوردستان دوور بکەونەوە کەمتر ئیش لەو ناوچانەدا بکەن؟ بەئەکیدی دوای هاتنی داعش بۆ ناوچەکە و ئازادکردنی ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگەوە بارگرانێکی یەکجار زۆر لەسەر شانی دەستگاکەمان دروست بووە لەگەڵ ئەوەشی ئەو کاپاسیتی ئەو ئیمکانیەت و توانای لە بەردەستی ئێمە هەمان ئەو ئیمکانیەتەیە کە لە پێش داعشە هەمان بۆ بگرە کەمتریشی کردووە موچە بەو شێوازەیە کە هەموو لایەک دەزانێت دابینکردنی پێداویستی نییە و میزانیە لە بەردەستانیە وەکو پێویست سەرڕای هەموو ئەم کەم و کوڕێک کە هەمانە ڕوبەرێکی یەکجار گەورە ئیزافە بووە بۆ ئەو ڕوبەرەی کە ئێمە هەمان بووە کە ئەو ڕوبەرەی داعش ئیزافەی کردو بۆ ئێمە هیچی کەمتر نییە لەو ڕوبەرە کۆنەی کە هەمان بووە و بگرە لەوەچێ زیاتریش بێ و جۆری بەکارهێنانی تەقەمەنیەکان لەو شوێنانە مەترسیدارتریش بێ بۆیە بەڕاستی لە ئێمە بەڕاستی بەشێکی تیمەکانمان لەو ناوچانە مەشغوڵن و خەریکی پرۆسی پاکسازین و تەسیری کردووە تا ڕادەیەک ناوچەکانی خۆمان چونکە ژماری تیمەکانمان مەحدودن لەلایەکی ترەوە حەجمی هاوکاریەکان کە دێ بۆ هەرێمی کوردستان لە ڕابردووە تەنها بۆ ناوچە کۆنەکان بوو بەڵام ئێستا لە دوای هاتنی داعش تەرکیزی کۆمەڵگەی نێودەوڵەتی تەرکیزی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زیاتر ئەتوانم بڵێم لە 190 لەسەر ناوچەکانی ئازادکراوە لەژێر دەسەڵاتی داعش و کەمتر لەسەر ناوچە کۆنەکانە بۆیە جۆری هاوکاریەکان ئێستا تەحویل بۆ ئەوێ ئەتوانم بە شێوازێکی گشتی بڵێم لە 195 ناوچە کۆنەکانی هەرێمی کوردستان لەسەر شانی دەستگای گشتی کاروباری مینە لە ئێستاە ئەمە بەڕاستی ئەرکی ئەمەی زۆر قورس کردووە قۆناغەیە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک وڵات و لە ئێستادا ژاپۆنیش بەڕێک هاوکاریان پێشکەش بە دەستگاکەی ئێوە کردووە دەپرسم تا چەند ئەمە هەوڵ و پلان و ماندووبوونی تۆیە کە ئەم هاوکاریانە گەیشتوتە دەستگاکە بەئەکید ئێمە لە دوای دەست بەکاربوونمان لە دەستگای گشتی کاروباری مین یەکێک لەو سیاست و استراتیجانەی کە پەیڕەومان کردووە کردنەوەی دەرگا و ئاوەڵاکردنی دەرگا بوو بەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەسەر وڵاتانی کۆمەک بەخش و بەسەر دۆنەرەکان وەکو سیاسەتێکی گشتی دەستگا چونکە لە دوجارە پرۆسەی ماینەکشن پرۆسەی کاروباری مین یەک خێزانە لە هەموو جیهانە و ئەم خێزانە هاوکاریێکی زۆری هەموو ئەو وڵاتانە ئەکەن کە گیرۆدەن بە دەستمین و تەقەمەنیەوە لە ڕابردووە ئێمە لەوە چێ وەکو پێویست نەماتوانی بە سوود لەم جۆرە هاوکاریانە وەربگرین بەڵام بەڕاستی دوایەوەی کە ئێمە هاتین ئەو سیاسەتەمان پەیڕەو کرد هەموو ئەو دام و دەستگا و جیهەتە نێودەوڵەتیانی کە تایبەتن بە مین و تەقەمەنی لە دەرگامانداون هەموو کۆنسوڵێتەکان کە لە شاری هەولێرن هەوڵمانداوە سەردانیان کەین کۆبوونەوەی گشتیمان لەگەڵا کردوون مخاطبەی بەشێکی زۆری وڵاتانی کۆمەک بەخشمان کردووە کە لە دەرەوەن و دەعمێکی باشی مەسەلەی مین و تەقەمەنیەکەن لە جیهانە خۆشبەختانە توانراوە هەوڵەکان بەڕاستی و ئێستا دەرەنجامەکانی دەرەکەون ئەگەر من بەراوردێکت پێ بڵێم ئێمە لە ساڵی 2015 حجمی هاوکاری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لە بواری مین و تەقەمەنی تەنها 4.5 ملیۆن دلار بووە بەڵام لە ساڵی 2016 ئەم دامە گەشتۆتە 16 ملیۆن دلار و ئێستا لە ساڵی 2017 من گومانم نییە زۆر ڕێژەکە زۆر لەوە زیاتر تێ ئەپەڕێنێ بەپێی ئەو داتا و ئامار و دەرەنجامان و وعودانی کە پێمان دراوە ئەمە بەڕاستی هەنگاوێکە ئێمە توانیمانە سوودی لێ ببینین و لەلایەنێکی تریشۆ دەرگامان ئاوەڵا کردو لەسەر بەشێکی زۆری ئەو ڕێکخراوە و دەوڵەتیە گرنگ و پڕبایەخانەی کە لە بواری مینا زۆر ئیمکانیەتیان هەیە داوامان لێکردون بێنە هەرێمی کوردستانەوە لەگەڵ دەست بەکاریبوونی من لە دەستگا تەنها یەک ڕێکخراوی نێودەوڵەتی پرۆسی پاکسازیە کرد لە هەرێمی کوردستانە ئێستا 7 ڕێکخراوی نێودەوڵەتی حالیان لەسەر ئەرزی هەرێمی کوردستان خەریکی پرۆسی پاکسازین لەگەڵمانە کە ئەمەش بەڕاستی لە دەرەنجامە
هەم خاشی هەرێمی کوردستان زووتر پاگەکرێتەوە و هەم بەشێکی زۆری ئەو پارانی کە لە دەرەوە ئەم ڕێکخراوانە دەیهێنن لە هەرێمی کوردستانە سوودی لێ ئەبینرێ و لە پاشینا بەشێکی زۆری ئەو پیشەوەرە مینانی کە هەمان بوون لە ڕابردووە لە کۆمپانیا خۆماڵەکان ئیشیانە کردو لە دوای ئەم قەیرانە هەموو بێئیش بوون و چوونە ماڵەوە ئێستا بەشێکی زۆریان هەلی کاریان دەستکەوتووە لەم ڕێکخراوانەوە خەریکی کارکردنن کە ئەمە ئینجازاتی باشی دەبێت لە داهاتووە. بەڵە بەڕێز محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری هەولێرە. بەڕێوەبەری چاودێری و گەشە پێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێ ساڵی 2016 ساڵێکی سەخت و پڕ لە قەیران بووە بۆ بەڕێوەبەرایەتیەکەیان. سەرڕایەوەش توانیویانە بە هاوکاری هەمولایەک خۆیان لەسەر پێ بهێڵنەوە. لە کۆنگرەیشی ڕۆژنامەوانیدا بەڕێوەبەری چاودێری و گەشە پێدانی کۆمەڵایەتی سلێمانی سەبارەت بە دووبارە تۆمارکردنەوە و پشکنی ناوی خاوەن پێداویستیە تایبەتەکان وتی تا ئێستا 12224 فۆرم بینراون و لەو ڕێژێش 10,007 گەڕاونەتەوە. ئەوانەی مافی کەم ئەندامیان دەبێت ژمارەیان 8558 کەسە و 1429 کەسی شایستەنین. لە خانەی ساوایان نەوجەوانان و بەسەڵاتچوان سەرەڕای گرفتی دارایی بەڵام بە هاوکاری ئەو کەسانی خۆبەخش و خێرخوازن توانیویانە کەم و کوڕیەکان چارەسەر بکەن. هەروەها لە ڕێگەی لیژنەکانیان توانیویانە بە دوواداچوونی ورد بۆ کێشە کۆمەڵایەتیەکان بکەن و لە ڕێگەی دادگاوە چاودێری کەیسەکانیان بکەن. ئێستادا لە خانەی ساوایان 24 مناڵی ساوا لە تەمەنی 1 ڕۆژە بۆ 4 ساڵ بەخێوەکرێن خزمەتەکرێن. لە خانەی کوڕان 35 منداڵ کە لە تەمەنی 4 بۆ 18 ساڵن. لە خانەی کچان ژمارەی منداڵان بریتین لە 15 منداڵی ناوخانە و 13 منداڵی دەرەوەی خانە. لە خانەی بە ساڵاتچوان کە بۆ پیاو تەمەنی 6 ساڵ بەرەوسەر ئەوانەی کە هیچ خێزانێکیان نیە هیچ لانەیەکیان نییە و بۆ ئافرەت 55 ساڵ بەرەوسەر 38 بە ساڵاتچوو سوودمەندن. لەو 38 بە ساڵاتچوی پەککەوتن لە ڕاستیا کارمەندان خزمەتێکی زۆر گەورەی ئینسانیەکەن. ئێمە لە کۆی 30,000 سوودمەند نزیکەی 25,000 فۆرمیان بۆ پڕکراوەتەوە. یعنی کارەکە لای ئێمە لە ساڵ 97 تەواو بووە. ئەوەی پەیوەندی بە لیژنە پزیشکیەکانەوەی وەزارەتی تەندروستیان بەڕێوەبەراتی گشتیەکانی تەندروستی سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا توانیویانە لە ناو شاری سلێمانی لیژنە دروستکەن. بۆ ناو شاری سلێمانی لە کۆتایی نزیک بووینەتەوە نزیکەی 12,000 هاوڵاتی خان پێداویستی تایبەت چوونەتە بەردەم لیژنە پزیشکیەکان و 10,000 فۆرم گەڕاوەتەوە ماوەتەوە لە دەرەوەی شاری سلێمانی کە بێ لیژنەکان پێک بێن و پرۆسەکە بەردەوام بێت. دەستەی ناوچە دابڕاوەکان و شاندێکی مەڵبەندی کۆمەڵ لە کەرکووک سەردانی پەیوەندی نیشتیمانیەکانی یەکێتیان کرد و پەیوەندی نێوان هەردوو لەو بارودۆخی سیاسی و ئەمنی شارەکە گفتوگویان لەبارەوە کرا. شاندەکەی کۆمەڵی ئیسلامی کە پێگاتە بوون لە هەریەک لە بەرپرسی ناوەندی ناوچە دابڕاوەکان و بەرپرسی پەیوەندیەکان و کارگێڕی ڕاگەاندنی مەڵبەندی کەرکووک لەەن بەرپرسی پەیوەندی نیشتیمانیەکانی یەکێتی لە کەرکووک و ژمارەیەک لە ئەندامانی یەکێتی پێشوازیان لێکرا. لەو کۆبوونەوەدا باز لە پتەوکردنی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکێتی لە کەرکووک کرا و بە پێویست زانرا پەیوەندیەکان زیاتر بەرەو پێش بەرن. هاوکات باسی بارودۆخی ئێستای شارەکە کرا و پاراستنی ئاسایشی کەرکووک بە ئەرکی هەموو لایەک زانرا و هەردوو لا جەختیان لەوە کردەوە هەنگاونان بۆ سەقامگیری کەرکووک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و پێویستە هەموو لایەک بۆ پاراستنی شارەکە یەکدەست بن. هێزە عێراقیەکان چوارگەڕێکی دیکەیان لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتڕۆڵ کردەوە و شەڕی قورسیش لە چەند گەڕێکێکی تر بەردەوامە. فەرماندەی پۆلیسی فیدراڵی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هێزەکانیان لە قۆناغی دووەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە پێشڕەویدان و گەڕەکەەکانی سەلام و ساهرون لە بەشی چەپی شارەکەیان کۆنتڕۆڵ کردوتەوە. لای خۆشەوە فەرماندەی پرۆسەکانی نینەوە لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد هێزەکانی دژە تیرۆری عێراقی گەڕێکی مالیە و 7 نیسانیان لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کۆنتڕۆڵ کردوتەوە. لە هەمان کادا هێزە عێراقیەکان نیوەی گەڕەکەەکانی یارمچە لە باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ و سدیقا لە باکووری ڕۆژهەڵات و حەدبا لە باکووری شارەکەیان کۆنتڕۆڵ کردوتەوە و شەڕێکی قورسیاندا بەردەوامە. ڕۆژی ڕابردووش فەرماندەیەکی سەربازی بەڵای سوپای عێراق بە پەیامی ڕاگەیان لە 1970 لای چەپی شاری مووسڵیان کۆنتڕۆڵ کردوتەوە و پێشبینیەکەن
لە چەند ڕۆژی کەمی داهاتوودا و بەشەی شارەکە بە تەواوی کۆنتڕۆل بکەنەوە. لە چوارچەوەی قۆناغی یەکەم و دووهەمی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ تا ئێستا نزیکەی 70 گەڕەکی شارەکە کۆنتڕۆل کراونەتەوە. باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆتا وتاریدا بەڕوونی تیشکی خستە سەر ئاڵۆزی و دابەشبوونە نێوخۆیەکانی کۆمەلگەی ئەمریکی و ڕایگەیان تا کە بەرهەڵستی لە بەردەمماندا ئەوەیە یان بەیەکەوە هەستینەوە یاخود پێکەوە شکست بێنین. ئۆباما لە وتارە 50 خولەکەکەیدا زیاتر باس لە دەستکەوت و بەرهەمەکانی کابینە دووخولیەکەی لەسەر ئاستی نێوخۆ کرد بێ ئەوەی هیچ ئاماژەیەکی بەرچاو بە پرسەکانی تایبەت بە ئەمریکا لەسەر ئاستی دەرەوە بدات. ئەمەش تا ڕادەیەک پشڕاستی ئەو بۆچوونە دەکات کە ئۆباما لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە شکستی هێناوە. شیکاگۆ هەر لەو شوێنەوە کە 8 ساڵ لەمەوە بەربردنەوەی پۆستی سەرۆکایەتی ڕاگەیاند هەر لەوێش باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتاری کۆتایی 8 ساڵەی سەرۆکایەتی خوێندەوە. ئۆباما لە وتارەکەیدا کە نزیکەی سەعاتێکی خایاند 8 ساڵ سەرۆکایەتی خۆی تاوتوێ کرد سەرکەوتن و نوشوستەکانی خاڵە دیار و بەهێز و لاوازەکانی کۆمەلگەی ئەمریکی ڕافە کرد. وتارەکەی ئۆباما ئەگەر سەعاتێک بوو بەڵام مانگێک لەمەوبەر دەست بە نووسینەوە و ئامادەکردنی کراوە. مانگێک لەمەوبەر ئەو کاتەی ئۆباما بۆ وەرگرتنی پشوو لە ویلایەتی هاوای بوو کۆدی چینان گەورە ئامادەکاری وتارەکانی ئۆباما دەستی بە نووسینی وتارەکەی ماڵاوایی ئۆباما کرد. با درێژایی چەند هەفتەیەک تیمی ئامادەکار و بەشدار لە نووسینی وتارەکە چاویان بە وتانەدا گێڕاوەتەوە کە ئۆباما لە ماوەی 8 ساڵ سەرۆکایەتی و پێشتردا پێشکەشی کردوون. زیاترینیان وتاری 2004 لە بەردەم کۆنگرەی پارتی دیموکرات و وتاری 2008 کە بە بۆنەی شکستێنانی لە ویلایەتی هامشیر پێشکەشی کرد. هەروەها وتارەکەی ساڵی 2015 لە ئەلباما. بەم هەموو زەحمەتە وتارەکەی ماڵاوایی ئامادەکرا بەڵام ئۆباما تەنها بە 50 خولەک خوێندیەوە. بەرپرسانی کۆشکی سپی ناوی گەورەترین لە سیاسەتیان لە وتارەکەی ئۆباما ناوە.